باسکردنی ڕۆڵی جەنابی مام لە زانکۆکانە باسێکی زۆریە. من چەند خاڵێک باسەکەم. ڕۆڵی مام جەنابی مام لەوەیە بوو زانی و تەشخیصی ئەوەی کردبوو کە زانکۆ زۆر گرنگە بۆ کۆمەلگا و ئەبێتە ئەیزانی کە بێتە ناوەندێکی سیاسی فەرهەنگی کۆمەڵایەتی کە لە وتارەکانیش باسی کردووە و هەروەها بێتە سنتەرێکی ئەکادیمی ناوەندێکی ئەکادیمی علمی زانستی. ساڵی 1968 یەکەم جار بوو کە داواکارەکانی پێشکەش بە حکوومەت کرد داوای ئەوەی کرد کە زانکۆیەک هەبێت لە سلێمانی. زانی ئەو زانکۆیە بێ بە ناوەندی سیاسی و ناوەندی فکری و هەرەوە بوو کە زانکۆ ڕۆڵی خۆی بینی بە بڕیاری ڕێژیمی پێشوو گوازرایەوە بۆ شاری هەولێر بە ناوی زانکۆی سەلاحەدین. دوای ئینتیفاضەی ساڵی 1991 هەر جەنابی مام بوو پشتیوانەیەکی گەورەی کرد بۆ دامەزانی دووبارە زانکۆی سلێمانی، واتە مەزدەری ئەو چواردە زانکۆی کە ئێستا ئەمڕۆ هەیە لە کوردستانە هەردوو زانکۆکەی سلێمانی و سەلاحەدین بە بڕیاری جەنابی مام بووەوە بە پشتگیری جەنابی مام بووە. جەنابی مام ئەوەی زۆر باشە زانی کە زانکۆ زۆر گرنگە بۆ شار بۆ کۆمەلگا بۆ کۆمەڵی کوردی و دەیزانی کە زانکۆ ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ. من ئەوم لە بیرە کە مامۆستای زانکۆ بووم لە زانکۆی سلێمانی جەنابی مام کە کۆبوونەوەیە کرد لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران. ئەو کۆبوونەوەیە وە خوێندکارانیش بەتەکید ئەو کۆبوونەوە بوو بە لێشاوێک لە مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران ئەچوون بۆ کۆبوونەوەی جەنابی مام. باسی وەزعی سیاسی بۆ کردین، باسی وەزعی ئابووری بۆ کردین، باسی چۆنێتی کارکردن بێکەوە بۆ پێشخستنی کۆمەڵی کوردی کرد. باسی دواوی کە جەنابیان بوو بە سەرۆکی کۆماری عێراق هەر بە هەمان شێواز کە لە بەغاوە هاتەوە بۆ سلێمانی هەر ئەو کۆبوونەوەی لەگەڵا کردین. ئەنجا باسی ئەوەیە کرد کە چۆنە بێت ڕۆڵمان هەبێت لە بەغا و ڕۆڵی کورد چییە لە بەغا. باسی ئەوەیە کرد جەنابی کە ئەبێت مامۆستای زانکۆ ئاستی خۆی بەرز کاتەوە بۆ ئاستەی کە بتوانێت پۆستەکانی عێراق و کوردستان پڕ بکاتەوە و کەسانێک کە بن خاوەنی ئەزمونێک بن لە بوارەکانی هەموو بوارەکانە لە پسپۆری خۆیانە و فێری زمانەکان بن، زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و زمانەکانی تر. تەنانەت کە باسیشیە کرد داوای لێ کردین کە بتوانین پۆستە دیبلۆماسیەکانش پڕکرێتەوە لە زانکۆ. ئەمە بەڕاستی گرنگیدانێکی زۆر گەورەیە بە زانکۆ. ئەمە ئەگەر ئێستا تێی بڕوانین بەڕاستی سەرکردە کوردەکانی ئێستا ڕەنگە نەتوانن ئەوە بکەن و ئەو ڕۆڵە ببینن. ئەو ڕۆڵی جەنابیمان بینیوێتی ڕۆڵێکی زۆر گەورە بووە و گرنگیەکی زۆری یاوە بە زانکۆکان کە ڕۆڵی خۆیان بینن. من ئەمێرێکی لەو کۆبوونانە باسی مووقفێ بکەم کە بەڕاستی کاریگەری هەبوو لەسەر من لە یەکی لە کۆبوونەوەکان لە قەڵاچوالان کە کۆبوونەوەیەکی 700 کەس لە مامۆستایان و فەرمانبەرانی تیا بوو. جەنابی مام تەنانەت تەدەخولی لە یەک شتان نەکردووە لە زانکۆیە، بەڵام کە ئەگەشتە ئەوەی کە داواکاریی مامۆستایەک یان فەرمانبەرێک یان خوێندکارێک باسی ئەکرد و ئەیوت بەڕێزان ئەمە ئەبێ بەم شێوازە بێت چۆنێتی تەعاملکردنی مامۆستا لەگەڵ خوێندکارە. جارێکیان نامەی کچە شەهیدێکی هێنایە بەردەم ئەو هەموو بەڕێزانە و نامەکەی خوێندەوە کە کچەکە هەستیە کرد لە شوێنێکا غەدری لێکراوە کە خوێندکار بووە. لە نامەکەیان نووسرا بوو جەنابی مام من ئەگەر ئەم حەقم هەبێت هەستەکەم باوکم دووبارە لە گۆڕەکەی خۆی هەستاوەتەوە. لەوەیە تێگەشتین کە جەنابی مام چۆن ئەڕوانێتە زانکۆ ڕۆڵی زانکۆ شوێنێکی پەروەردەکردنە، شوێنێکە بۆ دروستکردنی پەیوەندیەکی زۆر ئاسبەرز لە نێوان مامۆستا و خوێندکار، شوێنێکە بۆ دروستکردنی خوێندکار کە ئایندەی وڵاتەکەمانەوە بێ بە سەرکردەوە. تەنانەت ئەو خوێندکارش ئێستا بڕوانامی بەرزی هەیە. من لێرە ئەمێ بڵێم جەنابی مام ڕۆڵەکەی زۆر گەورە بووە لە پەروەردەکردنی مامۆستایان و خوێندکاران. تەنانەت سەبەبێکی زۆر بووە لە زۆربەی خەڵک لەوانە خۆشم بووم کە بتوانین هەڵ بدەین کە بڕوانامەی باڵا بێنین لە شوێنەکانی دەرەوەی وڵات یان دەرەوەی کوردستان و بینەوە کوردستان خزمەت بکەین لە زانکۆی سلێمانی کە بەڕاستی هەمومان هەستمانە کرد گرنگیەکی زۆری پێدراوە. هەر لە پاڵ ئەوەیە
من ئەمێ باسی بکەم کە جەنابی مام گرنگیدا بە پەیمانگاکانیش لە هەرێمی کوردستانەوە لە سلێمانی کە تاکە مؤسسەی زانستی بوو کە دوای ئینتیفاضی 91 جەنابی مام گرنگیە بە پەیمانگای تەکنیکی سلێمانی کە چەندین کۆبنەوەی لەگەڵاکردن پشگیریەکردن. من ئێستاوەکو سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەو ڕۆڵە زانم کە چۆنێتی پشگیری ئەو پەیمانگایە کراوە و بووە بنەمایەک بۆ دروستکردنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. من ڕەنگە نەتوانم هەموو شتەکان بەیەکەوە باسکەم، ئەو خاڵانەی لە مێشکمایە تەنها ئەمەیە و بە چەندین جارە توانین باسی ڕۆڵی جەنابی مام بکەین لە پەروەردەکردنی مامۆستا و فەرمانبەر و خوێندکار کە بەڕای ئەو خوێندکار سەرکردەی دواڕۆژ بووەوە سەرکردەیەک بۆ بتوانین ئامادەکەین بۆ لەناو کۆمەلگایە ڕۆڵی خۆی ببینێ بە شێوازێکی پۆزیتیڤ. هەرو کاتەرە سلێمانی بووین جەنابی مام بڕیاری پشگیری ئەو بڕیارەیە کرد زۆر و خۆی بناغی ئەو بڕیاری دانا کە زانکۆ یەکەمین زانکۆی ئەهلی لە کوردستانە دانرێ زانکۆی کە شەپێدانی مرۆیە. دیارە ئەوە بەڕاستی پێڵێن تەفرەیەکی نەوعی یان شێوازێکی نوێ لە بیرکردنەوە لە زانکۆ شێوازی زانکۆ بوونی زانکۆی جیاواز و زانکۆی تایبەت و زانکۆی حکومی کە هەر ئێستاش زیاتر لە 14 زانکۆی تایبەت هەیە لە کوردستانە. بەڕاستی ڕۆڵی مام بۆ بۆچوونی جەنابی مام بۆ زانکۆ لە ناو کۆمەلگایە لە ناو شارەکانە و بەڕاستی زۆر ئێستا ڕەنگە هەندێک کەس تێبگاوە حکوومەت بتوانێت لەسەر ئەو ڕێبازە بڕواکە زانکۆ ئەو دوڕۆڵە ئەبێ ببینێ کە لە ناو کۆمەلگاکە هەیە ڕۆڵێکی سیاسیە فەرهەنگیە کۆمەڵایەتیەوە خاوەنی بڕیارەوە بەشێکە لە بڕیاری سیاسی و چارەسەکردنی ئەو کێشانەی کە هەیە کە ئێستا هەمە هەمومان وەکو زانکۆکان وەکو سەرۆکی زانکۆکان هەوڵە دەین ئەو ڕێبازە لەسەری بڕۆین کە زانکۆ بەشێوێ لە کۆمەلگا تەنیا بۆ تەخەڕوجی خوێندکار نەبێ. من ئەمێ لێرەیە باسی شتێکی هەیە بکەم جەنابی مام پشگیری ئەوەیە کرد بە هەموو شوێ لە هەموو شارێکی گەورە و شارەکانی تریش زانکۆ هەبێ و یەکەم کەس بوو کە پشگیریەوەی کرد لە شاری کۆیە زانکۆیەک هەبێ کە ئەوە خۆی لە خۆیان شێوازێکی نوێ بوو کە لە تەنها لە شارە گەورەکان زانکۆ نەبێەوە لە شارەکانی کە مەرکەزی پارێزگاکان نییە لەوێ زانکۆ هەبێ کە ئەوە بووە بە مەرکەزێکی ڕاکێشانی خەڵک و مامۆستای نوێ و خوێندکاران بچنەوە شارەوە تەسیرێکی زۆر گرنگی هەبوو بۆ گەشەکردنی شار. منوەکو پسپۆڕی پلانسازی شار ئەوەش باسەکەم دیارە بیرۆکەی جەنابی مام ئەوە بووە کە بتوانێت لە ڕێگای زانکۆوە گەشە با بە شارەکان ئەوەش بینیمان لە زانکۆی کۆیەکە چەندێک تەسیری هەبوو لەسەر گەشەکردنی شارەکە. هەر لێرۆمەوە بڵێم باسی ئەو بکەم هەر بڕیاری جەنابی مام بوو گەوترین کامپەسی زانکۆ کە زانکۆی سلێمانی ئێستا لە هەموو ناوچەکە و شێوازێکی زۆر مۆدرن و شێوازێکی زۆر هاوچەرخ کەمپی زانکۆی سلێمانیە کە بڕوا ناکەم ئێستا لە هیچ شوێنێکی کوردستانە هەرێمی کوردستانە کەمپەسێکی وا هەبێ و دڵنیام کە نییە تەنانەت پشگیریەکی زۆری پرۆژەکانیە کرد و ئەیویست ئەو پرۆژانە ببێ بە شتێکی نمونەی لە هەموو عێراقاوە بۆ شێوازەش بوو. ئێستا زانکۆی سلێمانی و زانکۆکانی تر کە جەنابی مام هەمووی پشگیری کردوون ئێستا بوونەتە نمونەیەک بۆ ئەو شارانە و بوونەتە سیمبۆلێک لە بۆ شارانە کە قەت لە هیچ کەسێک لە خوێندکاران و فەرمانبەران ئەو شتە لە یادی خۆیان ناکەن کە جەنابی مام ئەو ڕۆڵەی هەبوو لە گەشەکردنی زانکۆکان.